من ناوم عاد سليماني أشيبي كوري خلشي قولي أشيبي كوري ما دولار رسته لساري 86 خيات سرەتای خیاتەکەم لە دیانەی کۆندانا بازاڕێکی دیانەی کۆن هەبوو بازارم جەماعان پێ بوو 9 سارە لەوێ بووم 9 سارە لە بازاری کۆنی دیانا بوو پاشی هەنجی ساری 95 هاتمە سۆران هاتمە ئەو دوکانە ئێرەن ئەو قەزای سۆران ئێرە سنتەری قەزای سۆرانە سنتەری قەزای سۆرانە ئێرەنە لە ساری 95 تا ئێستا هەلەو دوکانەیمە تەمەنم 59 ساڵەکە بەرێ بەس نێشی 30 قسوور سارە خیاتم 39 ساڵ ئەوە بەردەوام بوو لە خیاتەکەی و خیاتەکەش هەم زوڵکی کوردی ئەدروم بە حام ئەو قاتە مراتخانیە ئەو قاتە شەشەوەی مراتخانیە بەزا جیاوازشتکەی هەیە پێگوترێ سەتارخانی ڕێناوەشە مراتخانیە ئەوەی دی بە حام قاتی کەراسی و قاتی چۆغەڵی و قاتی کریش ئەدروم شام لە هەندێک زیاد لە منتیقەی ڕانیوانە پێگوترێ شاڵ ئەوە هەون ئەگەر دیاربی لەکەنێت و وانە پێگوترێ ئەمە پێرن ڕانک و چۆغەر زیاتر قماشی ئێستا قماشی ئیتالیا 180 زیاتر خەڵکی سۆران 180 قاتی کراسی ئەدروی جا قاتی کراسی جۆری هەیە کراسیە سادەیە هەیە بە زنجیرە هەیە ئەو پێگوتە نیوئێقەیە هەیە قۆسپەی پێوەیە تەواو قۆسپەی قپاتی بچ قەمیسی پێگوتێ قەمیسی بەبێ قەمیس دەبەرەکەی هەیە بە زنجیرە هەیە مراتخانیە شێوەکان زۆرن بەس بە زۆری 180 کراسی ئەو نەکردی ئینشاءالله پێنجشەممەی خوا پشتیوان بی ئینشاءالله ئەگەر خواخت قەزیتانەدا قاتەکەت ئازرەکەم ئینشاءالله ئەگەر پشتیوان بی وەڵای من خاتم لە مێژە کڕیا لەکن بەجێ هێژ بوو خاتم بە درویندا لەکنەوێ خاتەشی قماشەکەم لە هەولێرێ هینابوو مادوو بە هەتیا زین ئەملۆی دروێم لە مێژش هات تۆ یەکەم بە خۆم و بە عاد ئیسماعیلی دەهێمەکنێ و قاتی پێ ئەزرم زۆریشم قاتەکانم بەدرێنە و تەواوە بەدریمە وەڵایی لۆ قاتی هاتم قاتەکەم لەکنەوی بەڕاداندا بوو هاتمە سەردانیشی و وەڵاهی خواستەکە کەمترە لەبەر ئەوەی خەڵک ئەوەی گەنجی لە تەمەنی تووبی یا لە تو خواردتربی یا لە دەوروبەری تەمەنی توشبی 180 پانتۆڵی دەپێکاستە توانن کابرایەکی کوردیشی و چینە 20 جیعریویی تووبی قاتی کوردی دەپەناکە ئیدی بە زۆری خەڵکی لە تەمەنی من یا هاوراستر ئیشەکەش لە بە دوو هۆی کمە یەکەم لە بە وەزعی مادی خەڵک بەس زۆربەی هەرە وەزعی مادی خراپە ئەگە وەزعی مادی خەڵکی خراپی ما دوکاندار و تیجارەت و شتەکە بەحام کمەبی وە دووەمیش ئەگەر ئەو ئیشەی هەشا یعنی بەحقەت خەڵکەکە لەبە مسافی زۆری پارەشی زۆر کمی لەبێنیتەوە باج و دەرامەتیانە هەڵ لەسەر خەڵکی گران کردیە ئێستا ئەگەر عانەکەی مەتەماشە بکەین ئەو باج و دەرامەتیانە ئەمە ئادەین لەدە باجی وەسەرەکەوی ئەو باج و دەرامەتا پشتێ فەقیری دەبێ مە قاتی گران بکەین دیکە قاتشین گران کە کابرای فەقیریش پێ نادروێ ئێستا تو مەسەن حەقی کارەبای بوویتە دەقات حەقی ئاوێ 3000 بوو کردیان 10000 ئەوش بۆ دەقات حەقی شارەوانی دی بدەی حەقی زبری بدەی شارەوانی حەقی کارەبایی هەڕسی بدەی حەقی بازی دەرامەت بدەی بازی خان و بەرە بدەی حەقی بیمەی بدەی حەقی نازانم جا بوویتە 10-15 باز و دەرامەت
والله زۆرم پێخۆشە قات لە مەوعیدی خۆی پێشا بدرێ بەسە بین هەندێکیشی دێتە پێش بە تایبەتی مانجی دوو ئەمە هەموو داوەچی بۆ سەرەتای مانجی دوو قاتن زۆرکەم پێوەرەجێ لە نەورۆزێ لەبەر ئەوەی نەورۆز جێژنێکی کوردەواریە و خەڵک خۆی پێخۆشە قاتی کوردی دەبەدابی و خۆی و ئەو بکاو بەس ئێستا بینی 1995 خەڵکی پارەی دەبەریدانە ئێچی بێ قاتی لۆ نەورۆزێ دروست بکە پێی دروست ناکرێت بە دروینەوە قاتی لە 6,000 7,000 دەست پێکە تا 150,000 ئاخ ئێستا کمیەکەی لە کنە من 6,000 کەمتر نییە کمیەکەی جا تا 150,000 هەیە گرانتریشی هەیە بەس لۆ نافرۆشێکە ناگرانتریشی هەیە وەڵا لە تەمەنی هەر گەنجی هەیە تازە 10 سالیە 12 سالی باو دێ یا برادێ لۆیەکە لۆیەکەن قاتی لۆکەی ئیدیش هەتا تەمەنی ئاخ بووی تا 7 سال و 100 سال کە بیرە مێر دەزاروەیە کوڕ دێرێکا کە ئەندازەی باوم هینایە قاتی لۆ بدرێ کە بەخۆش ناکەتە بازاڕی هەنی هەموو تەمەنەگرێت تەمەنەکە ئەوە نیەبرێ وەڵا بەس ئەو تەمەنە دێ وای زۆر مرتەحین لەبەرەوەی تا ئێستا تا ئەو تەمەنە هینایە پەکن نەکەتیە و محتاجی دەستی هیچ کەس نەبووینە لە خۆی بەزیادی بی و ئەو دووحایەکەی خوای گەورە ئەوەندەی پێی بەخشینە هەم قەنیعەتم لەسەر بدەتێ هەم بەرەکەتێم لێ بێخیتێ